هەر منداڵم هەبوو تەمەنی 3 ساڵ بوو 21 سێدە بۆ 3 ساڵ ناوی لیڤە بوو. یەک تکام هەیە لەو سۆزە فرۆشانەوەی تەنزیلات شتی وا لە دەفرۆشی بەس لە فەرعان ئاگانم دەربی نەماڵ خراپی خۆ بکەن نەجەوی بڕای هیچ بابی داویشت کە بکەن. یەکەم زە خەبەرم لۆ هات بە خۆتان زان ناخۆشە فەوری پێ ناکرێت بڕیار بدەیت کە هات بوومەوە فەوری بە براگەورە و بە بابموانم گوتم کاکە کابرای بەڕێکەن ئەگە گرتیتیانیان زیندانیان کردیە بە بەڕێ بکەن. ئەم کاتتان باش بینەرانی پایتەخت میدیا لە کۆمەڵگای بشریانم دەوروبەری کاتژمێری 11 نیوەڕۆ دەبێ ئۆتۆمبیلێکی سۆز و میوە ئەفرۆشێ لە گەڕەکەکان خۆی لە منداڵێکی تەمەن 3 ساڵان دەدا و دەست بەجێ منداڵەکە گیان لە دەست دەدا و هەرزوو شوفێرەکە دەچێ خۆی ڕادەست دەکا و ئەوەی جێگای سەرنجە ماڵی منداڵەکە هەرزوو لە شوفێرەکە خۆش بن و وتیان ئێمە هیچمان ناوێت چونکە ئەوە قەزا و قەدەرە دەمانوێت قسە لەگەڵ کاک ئیبراهیم بکەین باوشی منداڵەکە. کاک ئیبراهیم بە خۆتان خۆش بین دوای ناخۆشیتان بێ ئەگەر باسێکی ڕووداوە بکەیت چۆن بۆ ڕووداوە. سەرەتا زۆر بەخێر بن لە شارۆچکەی بشریانەوە قسەی دەکەم لە هیچ بم خەبەرم لۆ هات کە سیارە لەیدایە شتەکە تازە هاتیە قەزا و قەدەرە پێویست ناکاتن هەراوەستە و مشەوشی دروست بکەین یان باری کابرای قورس بکەین بەخین و بە دینار لیان وەرگرنەوە تازە شتەکە هاتیە شتەکە بەدەست خوایە تازە شتەکە هاتیە هەرجێ بەجێ کە لە دوای ناخۆشی زۆر کە یەکەم زە خەبەرم لۆ هات بە خۆتان زان ناخۆشە فەوری پێ ناکرێت بڕیار بدەیت کە هات بوومەوە فەوری بە براگەورە و بە بابموانم گوتم کاکە کابرای بەڕێکەن ئەگە گرتیتیانیان زیندانیان کردیە بە بەڕێ بکەن تازە شتەکە خوای نایتی هیچ بەدەستەمە نمایە. کاک ئیبراهیم چۆن بۆ ڕووداوە کە چۆن خۆی لەو منداڵەدایە ئەوەندەی لۆم باز دەکەن ئەوە لە پێشمال یاری کردیە ئەوەش بەقال بووە هاتۆ خۆی لێدا نەیدیتی ئەم داڵەکە گسکێت دیارە نەیدیتی یان فکی لەسەر خۆ نەبووە ڕێی پێشمالی مەش زۆر خۆش نییە ینی بلین قیڕبییان سەبەبی شارەوانی وا لە جوانە خۆڵە ینی ئەوەندە سەریعیش نەبووە کە لیدا بە سەریعی لیداویتن دیارە شتەکەەوە هەڕوویدایە و تازە. منداڵەکە تەمەنی چەند بوو ناوی چ بوو هەرەو منداڵە دەبوو؟ بەڵێ هەر منداڵم هەبوو تەمەنی 3 ساڵ بوو 21 سێدە بۆ 3 ساڵ ناوی لیڤە بوو. هیوادارم دوای ناخۆشیت بێ. سپاس مەمنون زۆر بەخێر بن. کاک ئازاد برای کاک ئیبراهیم دەکا مامی منداڵەکە کاک ئازاد تۆ قسەت چییە لەسەر ڕووداوەکە چۆن بوو؟ خێربی سەرچاوم چاوی منی وەڵای ساعت دەوروبەری 11 بە تەلەفۆنە لێ کردم گوتی شتێکیەوە هەڕوویدایە تەمەشام کرد چووم لە خەستەخانەی لایەکی لێ ببەوە بەس یعنی یەک تکام هەیە لەو سۆزە فرۆشانەوەی تەنزیلات شتی وا لە دەفرۆشی بەس لە فەرعان ئاگانم دەربی نەماڵ خراپی خۆ بکەن نەجەوی بڕای هیچ بابی داویشت کە بکەن بەخوای هە لە پێش خەستەخانەی بابم یەکسەر گوتی کێ و چێنێ گوتی یەکسەر بەریدان بەس لە حجزیە ئەوەی تووبی هێشتان مای بگەڕێتەوە لێوێن دەژێت تا تووبی تەسمیل نەکەن بەری نادەن ئەگەر لە دەستمە لەسەر مەمایە لەو داقی زووتر نییە ئەمەلی خۆش بوونە چاوی منی. بەڵێ بنەرانی پایتەخت میدیاەوەی بینیتان مام و باوشی ئەو منداڵە بوو کە ئەمڕۆ بەهۆی ڕووداوی هاتوچۆ گیانی لەدەستدا ئەوەی جێگای سەرت ڕاکێش بوو هەر زوو ئەوان لە ماڵی شوفێرەکە خۆش بن و وتیان هیچمان ناوێت چونکە شتەکە قەزا و قەدەر.